هەرچەندە هێرشەکان بۆ سەر ئیسرائیل تەنیا لە نێو کەرتی غەزەوە نییە، بەڵکو چەکدارانی حیزب الله لە لوبنانەوە لە چەند شوێنێکی دیکەوە هێرشەکان بەردەوامن، بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا باز لەوە دەکرێت ینی چاودێران بۆ سەر دوو بەرەدابەش بوون. بەشێکیان دەڵێن ئەم جەنگە تەنیا لە نێو کەرتی غەزە و لە سنووری ئیسرائیل نامێنێتەوە، بەڵکو چەندین وڵاتی زلهێزی دیکە دێنە ناو جەنگەکەەوە. هەندێکی دیکە دەڵێن نەخێر، ئەم جەنگە تەنیا لە ناو چوارچێوە جوگرافیە بچووکەدا دەمێنێتەوە، بەڵام شەڕێکی سەخت دەبێ. مەبەستمانە گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز نزار حەیدەر، لێکۆڵەری سیاسی و بەڕێوەبەری سنتەری عراقی لە واشنگتن ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز نزار زۆر بەخێر بیت بۆ کوردستان 24. پێتان وایە لە ڕۆژانی داهاتوودا ئیسرائیل دەیەوێت چی بکات؟ نعم شكرا جزيلا. بەڵێ سوپاستان لێبێ، سڵاو بۆ ئێوە هەروەها بۆ بینەرە بەڕێزەکانتان. لەو تەجروبەی کە ئێمە هەمانە لەو وەڕە و شەو پێشوە چوونێکی ئێستا هەیە لە سەرخاکی فەڵەستین، پێمان وایە کە ئیسرائیل بەردەوام دەبێت لە سیاسەتی شەڕی سوتاندن و هەروەها فەرزکردنی ئەمری واقع تاوەکو دەگاتە ئارمانجەکانی کە کێشاونێتی. ئارمانجەکەی ئەوەیە کە ئیسرائیل ئێستا ڕایگەیاندووە هەدەفەکەی ئەوەیە کە غەزە چۆڵ بکات و حرەکەی حەماس و جیهادی ئیسلامی تێدا نەهێڵێت. ئەمەش داخوازیە کە وەکە گوتم غەزە بەو شێوازە لە خەڵکەکەی چۆڵ دەکرێت و ڤالا دەکرێتەوە. ئەمڕۆ ئۆروە گوتی کە 9 ملیۆنی خەڵکی غەزە ئاوارە بوونە و ناچار بوونە کە ماڵ و حاڵی خۆیان جێبهێڵن، عەردی خۆیان جێبهێڵن لە باکوورەوە بەرەو باشوور بڕۆن. ئەمەش لە ڕاستیدا ئەوەی کە ڕوودەدا ئێستا ئەوەی کە هەیە دوژمنکاریەکی چڕەوە هەروەها ڕێکخراوە بۆ ئەوەی کە تۆ هەموو ئالاوەکانی ژیان پەک بخەیت لە غەزە کە کیانی سەهیۆنی ئەمە دەکات لە دژی خەڵکی فەڵەستینی و فەڵەستینیەکان. بەڵام ئەمە ئەوەی کە ئێستا هەیە ژیوارێکە و بێدەنگیەکی عەرەبی و جیهانی و وڵاتە جیرانەکان هەیە بەبێ ئەوەی کە ئێستسنا بکەین، هەرچەندە بەیان نامەی هەیە دووە دەڵێن ئیدانەی شتەکە دەکەین، بەڵام ئەمە هیچ لە ڕاستیەکە ناگۆڕێت. برێز نزار حەیدەر، یعنی گەر شەر درێژ بکەن، یعنی ئێریشە ئیسرائیلی لەسەر غەزە وەخت بگرە، گەلو ئەو یەک دکارێ ببێ ئەگەر و شەربەرە فەرەحتر ببە زێدەتر ئالیژی وەرن ناوشەر. تو چاوا دەبی؟ تاوەکو ئێستا هەموو لایەنەکان ئەو لایەنانەی کە ناو دەوڵەتین یاخود هەرێمین ڕایان گەاندووە کە شەڕەکە بەرفراوانتر نابێ و ئەم پەفچوون و بەریەککەوتنە زیاتر نابێ. ئەوەی کە ئێستا لە غەزە ڕوودەدا لە غەزە هەیە، هەتا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، رووسیا، یەکێتی ئەوروپا و هەروەها وڵاتانی جیران وەکو سعودیە، عێراق، ئوردون، هەروەها میسر و وڵاتانی دیکەی ناوچەکە، وڵاتانی هەرێمەکە هەمویان کار دەکەن بۆ ئەوەی کە ئەم شەڕە ئەوەی کە هەیە لە چوارچێوەیەکدا بمێنێتەوە، یاخود لە کۆتاییدا هەرنەی هێڵن ڕەوشەکە ئارام بکەنەوە. بەڵام لە هەمان کاتیشدا ئەوانەیە کە چاودێرن لە مەسلحەتی ئیسرائیلدایە کە ئەم شەڕەوە و بەریەککەوتنانە بەرفراوان ببن باشترە بۆ ئیسرائیل، بۆی بتوانن کە داگیرکاریەکانی خۆیان بگەێنە شوێنی زیاتر لە ناوچەکەوە وێرانکاری بڵاو بکەنەوە، هەروەها بەکاریان بێنن بۆ ئەوەی کە سیاسەتەکانی خۆیان جێبەجێ بکەن، سیاسەتی سووتانی عەرد، بەتایبەتەوەی کە لە سووریا ڕووی دەدا سووریا دەسوەردانی نەکردووە، هەتا بەردێکیشی نەهاوێشتووە
بۆ ئەوەی فەڵەستینیەکان سەر بکەون بەڵام ئێمە بینیمان کە ئەمڕۆ بە موشک و ڕۆکێت و بە تیارەکان سووریای بۆردومان دەکرد و هەروەها دوو فڕۆکەخانەی گرنگ کە هیدی مەشق و حەلەبن بۆردومانی کردن و لە کارکردنی خستن و فڕۆکەی وەزیری دەرەوەی ئێران بە ناچاری چوو لە تەهران نیشتەوە چونکە هەردوو فڕۆکەخانەکە نەبوون. ئەگەر ئەمە بەناو بکرێن بە وڵاتانی ڕکابەری ئیسرائیل لە ڕۆژانی ڕابردوودا ئەمڕۆ ئەوەیە کە واقعێک هەیە سووریا و عێراق و لوبنان و هەروە هەندێک وڵاتی دیکە کە دوورن وەکو یەمەن ئەگەر ناوی بێنن یاخود ئەو ڕێکەوتنانەی کە هەن لە نێو دوو قەوزدا ڕێکەوتنەکانی ئاشتی یاخود ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵکانی سەهیانی وەکو مسر و ئوردن و هەروەها بەرفراوانتر بووە بەوەی بگاتە مەغرب و سوودان و ئیمارات و بەحڕین و هەروەها ئێستاش مەملەکەتی عەرەبی سعودی لە ڕێگەی بۆی پەیوەندیەکانی باش بکاتەوە. هەموو ئەو وڵاتانە نایەنەوێت کە دایرەی بەریەکەوتنەکان و ڕوبەڕووبوونەوە بەرفراوانتر ببێت. ئەو وڵاتانە نایەنەوێت بەڵام پرسیاری گرنگەوەیە کە ئایا ئیسرائیل چی ئەو ئێوێت کە ئەم جەنگە فراوانتر بکا بە تایبەت دوای ئەوەی کە بە تایبەت ئێران تۆمەتبار دەکات لە پڕچەکردنی چەکدارانی بزوتنەوەی حەماس بە چەکدارانی حیزبوڵڵا کە لە لوبنانەوە هێرش دەکەنە سەر ئیسرائیل. پێتان وایە ئیسرائیل دەیەوێت کە وڵاتی دیکە پەلکێشی جەنگەکە بکات بە تایبەت ئێران و بیەوێت کە خواستی هەبێت کە هێرش بکاتە سەر ئێران لەگەڵ ئەمریکا؟ یان یەکەمیان کۆماری ئیسلامی ئێران ڕەتی کردەوە کە دەستوەردانی کرد بێ لە شەڕەکان کە مرشدی ئێرانی باڵا ئەمەیوت و حیزبوڵڵا کە هاوپەیمانیەکی خۆیانە هی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها ئەمیش گوتی کە هیچ دەستێکیان نییە لەم ڕوبەڕووبوونەوانە کە ئێمە گوێمان لێبوو هەروەها بینیمان لە ڕێگەی هەواڵەکانەوە لە زاری قیادەکانی حیزبوڵڵاوە کە بەڵێنیاندا کە وڵاتی لوبنان جمهوری کۆماری لوبنانی بەڵێنی ئەوەیدا کە ئەمان دەسوەردان ناکەن کە ڕێگە بدەن یاخود حجەیەک بدەن بەدەست ئیسرائیلەوە بۆ ئەوەی کە دوژمنکاری و داگیرکاری بکەن لە دژی لوبنان. ئەمە لەلایەنێکەوە لەلایەکی دیکەوە تەهران و هاوپەیمانەکانی لە ناوچەکانەوە زیرەکترن لەوەی کە بکەونە نێو یاریەکی ئەو هاوە کە پلانی بۆ داڕێژراوە کە پلانی بۆ دانراوە لەلایەن ئیسرائیلەوە بە شێوەیەکی دیاریکراوە گەرباسی بکەم چونکە ئیسرائیل کار دەکا بۆ ئەوەی کە ئەم شەڕە بەرفراوانتر ببێ لە دوای ئەوەی کە بێگومان بوو هەموو جڤاکی ناودەوڵەتی لە تنشت ئیسرائیلەوە دانیشتووە و ڕاوەستا وەکو ئەمریکا بەریتانیا فەڕەنسا ئەڵمانیا و وڵاتانی دیکە کە کاریگەریان هەیەەوە چەک و جبەخانەی باشیان بۆ ناردراون کەشتی شەڕکەریان نردووە بۆ لێوارەکانی ئیسرائیل. باشە زیاتر سیقەی بەخۆی هەبێ کە پلانەکەی جێبەجێ بکات. بەێ برێزنی زار نەها ئەم ڤەگەرن دەست پێکاشە نوها حەماسی ڕیش کرد وێنەیەن گەلەکنە جوان دەرکەتن مرۆڤین سیڤیل لەسەر کۆڵانانێک و هاتن کوشتن زارۆکێک و بەکی دی لە هاتن گرتن و تێم بکارانین لەگۆڕا باوەریاتە ئەڤ ئێریش ئەنجامێک باش بۆ دۆزا فلستینێ ئانی بەناوی خوا من پێم وایە وەکۆی حەماس دەڵێ کە عقلی لەسەری خۆیت و دەیەوێ هەموو شتێک بکە من نامەوێ بکەوینە نێو بڕیارەکانی مەقاومە ئەوانەی لە زفاوە لە ناوچەکە
لە هەر خاڵێک لە خاڵەکان لە فەڵەستین کە ڕوو دەدەن ئەمان زۆر باش دەزانن کە پێویستە چی بکەن و هەروە کە پێویستە چی نەکەن ئەمان باشتر دەزانن کە ئەمڕۆ ریاکسیۆنی ئیسرائیل نامرۆڤانی بووەوە توند بووەوە وێرانکارانە بووە حەماس ئەمانەی لە بەرچاو گرتووە کاتێک کە هێرشەکەی ئەنجام داوە و هەروەها بڕیاری لە جێبەجێکردنی عملیەی مقاومە داوە بە تایبەتیوە هەروەها مێژووی کیانی سەهیۆنی لە 75 ساڵی ڕابردوودا ئیسرائیل لە هەموو کاتێکدا چووە تا سیاسەتی سووتاندنی خاکوە هەروەها ڕووخاندنێکی ڕێکخراو لە هەموو بەریەکەوتنەکاندا ئەمای کە لە شەڕ ڕوودەدا لە نێوە وەکو ئەوەی لە 47 کودەگاتە 73 لە شەڕی تەمموزیش لەگەڵ حەزبوڵڵا هەر شتێک کە ممکن بێ لە نێو شەڕەکاندا بیکە لە مێژوودا ئەوەی بە ئێمە گوتووە کە ڕەدی ئیسرائیل و ڕیاکشنی ئیسرائیل ڕەدێکە کە ئەوەی لە شەڕەکان دەکرێت دەیکە هیچ قانونێکی مرۆڤی و شریعی نەتەوەیە گرتووەکان و قانونی شەڕ بەکار نایەنێت حەماس ئەمە دەزانێت کە عملیاتەکانی خۆی جێبەجێ کرد ئەمانەشی لە بەرچاو گرتووە هەموو ڕەتفعلێک هەموو ڕیاکسۆنێک کە پێویست بکە ئیسرائیل بەرامبەری ڕەدی دەداتەوە وامیشان بەرپرسیارەتەی قبول کردووە و هەروەها زانیوێتی کە ئیسرائیل ئەزیەتی وڵاتانی ناوچەکە و خەڵکی فەڵەستین و جیرانەکانیشی دەدا. سپاس بۆتە نیزار حەیدەر لە کولەری سیاسی ڕێڤەبەرێ سنتەرە عراقی لە واشنگتن ji Washington لەگەڵمە.